داپیرە و کاتە دوش ئەم کاتۆ باش پێدە داپیرە وەڵای ئەوەی کردم لەبەر خاتری تۆ کردم ئەخەرە من نەمدەزانی چۆنەوەی شە بکە ئەگەر بۆ شێوێ نەبات دالی نەداتەوەی من ئەمە ویستم شتێک دروست بکەم کە چەشیان لە بۆ دروست بیتن دەلێم تێبگە وز بە مۆزوی خۆت و داری دابخە تێگەشتی حیا بردم لە ماڵە لا ئەو کوڕەر حیا بردم وز بە قسە مەکە تەواو داپیرەگە بابەتی دالی نەبیتن هیچ ئیشەکەم نییە لێرە دەڕۆم ئەڵمانیا من نەنە مەڕۆرە بۆ ئەوروپا من ماوەی کەمە مدیری کۆمپانیاکە باشە باش بەڵام هیچ تشکێنێک کەوات لەتوندا نە وازم نەبێنە وازم نەبێنە ئەکیت ئای ڕۆڵە تۆ لە چه خەیاڵێکی تو منیش لە چه خەیاڵێکە هەستی ڕۆڵە تۆ خۆ عاقڵیت ئەو پۆستەران نەی بەبلە بە قورعان سیقم پێینی احتیمالە بیدڕێنێ چاوتان لەسەری بێت بەس گوێ بگرە هەر جادە ڕئیسیەکان مەگرن کاکە فەرعەکانیش بگرن هەر سیارەیەک ڕاوەستا و پۆستەرێکی بەنێ باشە کوڕم دەی بتان بینم ئەی ئافرم ئەی ئافرم دەیخوا لەگەڵ کوڕی بن خوا ئەو ئیشەمان نەجاحەت بێنێت بە شێرەفم ئەی تەقێنێت عوسمان بەڕاست جۆم لێ بوو وتە ئەی تەقێنە بە دەرزی بە چاڵی چاو ئەرێ تۆ قسەی لە قسەی خۆ ناکەویت ئەرێ وەڵڵای عوسمان یا خوا پیرۆزی بێم جلانە زۆر جوانە خوا ئاگای لێت کەڵی جگەری حیوانە پڕ بەدڵ حەزم لە دووشی جگەرە خوا عوسمانەگەرە بوو دووشی جگەر بۆ من و ئاسیا بکڕە هەردووکمان خوێنمان داوەزی با قوربانی ئەو لوفونە جاوەتێ بم یعنی ئەو جلانی من بەس جگەرە بیرکەوتەوە وەڵڵای چ جارجار لە شەرابی ژە چێ لە چەوەنگەرە چی ئەو شتانە بەکرد بەلێ یەکەم گاڵتە بە کاکەم کە واز لەوە بێنم بڵێ ئەم ئیشەمان سەر بگرێ ئەرە وەڵڵا وا سەرەگرێ دەبێتەوە کورە تۆ نازانی ژنی ئێستا چۆن ژنی ئێستا من بەترانن بەتران چی باوکو یعنی ێزانی چۆنە موبالات یعنی عوسمانجیان ئەگەر بە قسەی منەکەی قەت بیر لە ژنێدان ناقیتە ئەرێ تو باشە تو وشەی بەتران با کاکەم تێگەێنم کاکە یان بەتران وشەیەکی کوورە تۆ چۆن نازانی یعنی ژنی ها لە خۆپایی و مەغرور و ها بەکرەوتە ژنایانی کورە حەدە چیە من سەر خەوی پێوە خوا بەڕارە چکە فترەیەکە شکول لە خوا بە زیابێ بیرە چۆ تۆ باسی ژنێنان ناکەی ئەوەی منە هێنم نایڵم بەتران بێ بۆ ئەهێڵم ئیشکا بۆ ئەهێڵم نانێ لێنێ بۆ هێڵم چای بخاتە سەر ئاگر بۆ هێڵم جلێ بشوە ئەی دەکاکە وە ڕێک بەترانەکەیە ئەوێ ئەرە وەڵڵاهی گەروابی من هیوایەتم بەتران وەڵا گەر عەقڵی شێبێ قەر ژن ناهێنی وەڵڵی هێنم بەسەر ڕەحمەتیاتی جارێ کرد ژنێنی ها سێ بەرخۆڵی جوانی بۆ دروست کردووی کورە بەرخۆڵێکی وەڵا دوو کار و گایەکی بەبخێ و کورە بابم من خوا 15 ساڵە تێپەڕیوە بەکرد ڕجال لێکم کاکە منیش ئینسانم منیش ژیانم کورە گەر غیرەت هەیە بێ 20 ساڵیش بێ بەخوا ژن ناهێنیتەوە بەخوا هەرەی هێنم وەڵای تەوە کەیفی خۆتە ئاخر چی کەیفی خۆت یعنی ئەگەر ئاسیا بمرێ ئەی دەمەشیە باشە مەسەلەن بابە بۆ شتەکەتان زل کرد یعنی تۆ ژن ناهێنیتەوە ناوەڵڵا خوا نەخواسە مەگەر شێت بم یعنی شێت ئازانی بۆ چکە شێت هەموو شتێکی لە دەزیە عوسمانجی بەکرد بەلێ خۆت کورە چۆن ژدێنم بەخوا عوسماندانە نیشتە تاپڵی سەرتم ماجە کرد بەسا قەڵبم تۆ واز لەوە بێنە کاکە ئەی چی و کرد بۆ مەسەلەی ژنە دەوڵەمەنەکە سێوە ئەوە داینی هێشتا ماویتی ئەو داخیان لە دڵی من هەیە باشە بۆ چی بوو چی و کرد چیم کرد گیرانەکەیم هەموو شتێکی تێگا لە من هەمووی تێگا بەو خوا عوسمان مرکزی شورتە نەبووە شەقشەقێنم پێکرد ئەی من 700,000 پێیان نەکردو کاکە چەنە بازیت خوا ئەی بەکردیان ئەی چی و کرد بۆ پۆستەر شتەکان وڵا پۆسەر هەمووی تاوای سەخوانی بڕکاکە بلەو هەستی و پێام لەو بازاڕا پۆسەر بڵاوەکەنەوە مەپرسە کورە عوسمان وەرە بەلای منەوە کاکە سیکۆتی نەمابوو تۆزێت فم لێ یان بە دیوارەکە هاکە خەڵک لێم کۆبوو بۆ عوسمان ئەیەوە خاڵە بەکرد خۆتان هەڵبژاردەوە بۆ ئینتیخابات گورتم با بێمەکەی ئینتیخاباتین ئەمە ماڵی عوسمانە بۆ خزمەتی ئەو خەڵکە ئیشی ماڵانەکەین ماڵ پاکەینەوە بەم فیقانە هەڵبژاردن نازانم بەکرد نازانێت دوو کەڕە دوکاتە عوسمان بۆ نازامە کاتە پێچ کەرێکی شەزانێت ماڵی عوسمان بۆ پاکردنەوە ماڵە شوێن حەوشا شوێن تەنکی پاکەینەوە زیێرا بەرین کارتی موبایلە فرۆشین ئاسیا کۆڕەک تلیکۆپ دێ وەرنەوە باوکم وەرنەوە پێم چی کرد چی کرد بە مەزبوطی ئەی گواستی هەستی چوو بۆ لە ترافیکەکەی ئەوسەر
جا ما خليكي شيء حد دائما خليكي خوارنيتو كل خليك يجيب باوكو تحا قناعات هبه جرنان وتماتي باوكا ببنجاش شغوشتو كباب وشتيناتي هاتي مردو مريان مجامدك برلا خلو خاص بورج تيسو ناقدي بالخوي اما تشي هوتو تخوا باوكا يعني ها بيشنا خوش نبي واجا لما قرزو احتدام ما باوكا حدوك ما انا عقلت ما زانيت يعني انا اما بوتيو باوكا جارة زي بوشي بقول باين شاوم يسمون بوي او خوات ما بيادي جاران صارينا وتكان قراني وخلقنا نبو بيخوابوها او لنا شو بعسمانا وتنباز ذكرياتي ليالي كوم كمو يسبونا يكتي قوقا ما قد سوبنجتي يا قلاب خوي هذا بمناسبة دو بارك مقبزان كان شيء ها باوكا ما خوشو بياكل باوكا بس بزعل تماتي كردية؟ لا والله كردي كوا باوكا بناش دوني بشتي كردي كوا ما ولا بازارا ها خليكي تشي فرمو هادشي خليك يجي فاشل شوي گێژە تۆش فێری قسە بووی؟ هیچی دەنا نەخۆی داری خانە بینی پێش نەوە هەڵمەسەر زە ناخوانی و گوناحباریش بی و گوناحەکە دەستە شادە من لە دوێنێ خۆم بێتاقەتی نین کۆم کە ئاوایە نازانم چی لە بەسەر هاتۆ تۆش باسی تەماتە خواردنەکەی بۆ من هیچ نییە ئینشەڵا شێت بۆ لەوە چێت چوو بیان ژنەگۆش دەچی لەوە شانێ اما لشي سێوەخان ورا الزمان برن بخاتي ورا حاجة توقسي بعد تقرا بوقي داوشي بۆ داوەشم باقە قەناعات هەبێ من وا هەستەکەم تێک چوو بێت حەقە حەزەکەی بۆ ناچی بە یەک شعر جوابی بیتەوە بەش و ئێ شعرەکەی تۆ بیخاتەوە قسە جواب جا باش يكون الشراخ خواكا او بالشعر شابت والله يدشري بورم هاي سبق وراي وتيجي عادي بزعل داي بورا چەند بێ کەسم مەگەر بۆ خۆم دانیشم خەفەت بخۆم پاش ئەم پیاوە زۆر شیرین بوو ئەم تەلەفۆنی بۆ هاولۆ کاتەیە شانسی من بۆ ڕۆی وتم گوێم لێگرێ سيري عمر مسيري دانشتو بسكان دابسيري شيخي قرميان وشوستان خوايا لمنين استيني خوايا بلا سيوا خان عليهم يخشع دمداناوا حد زور خوش على شي بو خير مو نامەوێ گوێم لە هیچ تێبێت تەواو بوش سيوا خان تشي مثلا على بتشي بو عاجزي اترسم بيري ماريا خان كي چی؟ بڕۆ دەرەوە دای من خۆت کێشەمەیە باشا ما چەند جار پێمەتی بە من رامە بێرە عیبە من باوکتم هەتیو باوکە کەس لە دنیای قسەی نە لە شێت وەرگتوە لە مناڵ وەرگتووە تۆ باشە بۆ قسە لە من وەرەگری والله خۆ ڕاستی شەکەی خەتای منە عقلم خەفی بووە قسە لە تۆ وەرەگرم باشە شەکە لە خۆدایە خۆ دانە پیا جۆ بگەر ما پێوە لە باتی ئەمەی ئەمە خشتە خۆڕانە کردووە هەچی ئیشی ئەم ماڵەی تۆیکەی تێگەشتی جوان پاچەکەیتەوە لە دوای ژاژی بۆ خوارەوانەیە لە مامەکان ئاوایی ئەو داقەیسیانە جوان نییە لە قسمێکیان گەیوە لێکەرەوە بخەستنە خۆداینێ وەڵاهی باوکە پێکەنی پێوێ بۆ وەڵاهی چکاوە یەکێ نەزانێ یەکێ نەدیدو لە ناوی سەڵە بە حەقی خوا ئەو ئیشی ئەم مەزرعە و ئەم فێلا گەورە هەمووی ئەو پیاوە پیرەگرێتی حتا ئێسەی خۆم بە ئیشەکان لێراکەم دە باشە دەی لەسەری بەڕە باشە دێوە بنەڕۆن دەناژێ نانا قزە قورتێکە ناخۆ والله بس عجوام بخوا پێم خۆش بۆ حەزمە گوچوا گۆچانی کردای بە وەرگتە بەس داخی گرانم ئەو گۆچانی دیار نەما السلام عليكم باشا احوالك شلونه؟ حوالي شي خوشم بيه لمالي عثمان ابو خاين كنوا اجا جوب لبا مواصفاتك انا ديما اما ايما مال باقينو حوشا شوي تنشي باقينو تناني ما زهرا بجبري تيجي برايك بشكولا ما هستي باخا بيك ابو سري من هولانا لو سرو صدرك هذا يك في سيدي انا هاو باشا بقربان اماش بقربان حز مشتريها وبويرة ام مواصفاتاني بيلي يك بيك باشا بقربان هان رقمي تلفونك اش دخواروي باشا عزيزي ممنونم هيك جناخو قربانم ممنونم تشاو